بەخێر هاتی. سڵاوێکی دووبارە لە ئێوە ئازیزان و بینەرانی خۆشەویستم. ئەمڕۆکە هاتوونەتە خزمەت کاکە هەڵمەت محەممەد هونەرمەندێکی تازە لە هەرێمی کوردستان. کاک هەڵمەت بەخێر بێت سەرچاوان دوای سێ هەفتان ینی زۆر بە زەحمەت توانیمان جەنابەت بینین کە ئەوڕۆکەش بەداخەوە سزات دەدەین بە تەخیرێکی زۆر هاتی. سزات دەدەین کە گۆرانیەکی خۆشمان بۆ بەخێر بێت. ئەگەر سڵاوێک هەیە بۆ بینەران قسەیەک هەیە فەرمووی. سەرەتا بە خێراتنی بەڕێستانەکەم دەستپۆشتان لێگەم بۆ بەرنامە جوانەتان هەر سەرکەوتو بن ڕێز و سڵاو خۆشەویستیم بۆ هەموو هەوادارێک و بینەرێکی خۆشەویست هیوادارم هەموو کاتێک لە شتاق و تەندروست بن. سەرچاوەکانم بەخێر هاتی. کاک هەڵمەت پێش ئەوەی کە پرسیارەکان بەستکەین و حەز دەکەم گۆرانیە پێشکەش بینەرانی خۆشەویستمان بکەیت. هەر وەک ڕێگای سەفەر ڕۆژگارم چوو بەسەر هەر وەک ڕێگای سەفەر عومرمان تەواو بوو وا بێدەنگی و بێخەوار سەفارەوە سەفارە یار ئەی سەفارەوە سەفارە یار سەفارەوە سەفارە یار ئەی سەفارەوە بۆ دوایین جار لم دنيا ممين بخامي ممين لم دنيا ممين بخامي ممين هر آخر كيشن حتى ممين هر آخر كيشن حتى ممين دي روشگارم تو بسر هر وەک ڕێگای سەفەر ڕۆژگارم چوو بەسەر هەر وەک ڕێگای سەفەر عومرمان تەواو بوو با بێدەنگی و بێخەوار سەفارەوە سەفارە یار ئەی سەفارەوە سەفارە یار سەفارەوە سەفارە یار دەی سەفارەوە بۆ دوایین جار هرچی ابو و پیم
كريا منيش وقتو جرقم سوزيال نرجي ابو وفيم كريا دي قسم واخو اخو اخو كاري خدا جوا الزرماد وفيم كريا دي قسم واخو اخو اخو كاري خدا جوا الزرماد وفيم كريا دي روشگارم چو بسر هر وقت ریگای سفر روشگارم چو بسر هر وقت ریگای سفر عمر من تواو و بیدنگی و بیخوار سفاره سفاره یار دی سفاره سفاره یار سفاره سفاره یار دی سفاره بدوای انجار دەستەکان خۆش بێ نەرزێ دەنگت کاک هەڵمەت بەڕاستی دەنگ خۆش دووبارە و دووبارە بە خێراتنت دەکەینەوە بە خێراتنی کاک ئامان جەمیل دەکەین بە خێر بێ دەستخۆشانی دەکەم کاک هەڵمەت ئەو گۆرانیە لە چێ بوو؟ بەڵێ وەڵای ئەو گۆرانیە گۆرانی مامۆسای خۆشەویست ئەحمەد یاسا خانەقینیە لە دەنگیەوە گوێم لێ بۆ ئیتر منیش پێم خۆش بوو دووبارەی کەمەوە بۆی وایی بەدڵێم و کەسێک بێ و دەرت لە کەم و کوڕیمانش بگورن دەستەکانت خۆش بێ دەکرێت فەرمووی بزانین لە سەر چ سەبکێک بوو ئەو گۆرانی ئەوە مەقامی کورتە دەستەکانت خۆش بێ ئیسان بە دەستەکان خۆش بێ بەر لە هەموو شتێک حەز دەکەم بیۆگرافیەکی مختصرم لە ژیانی خۆت بۆ باس بکات بەڵێ من وەکو هەڵمەت محەممەد دانیشتووی شاری کەفریم گەرمیان لە دایکبووی ساڵی 1999 سپاس دەکەم لەگەڵ ماڵەوەمانە ژێم خاوەن دەخۆشک و چوار براین یاخوا تەمەەن درێژ بن دا بنەماڵەتدا هەر جەنابەت هونەرمەند هەڵکەوتویە یا خوشک و براکانیشت علاقەیان هەیە بە هونەر هێستا هەر خۆم هەر بۆ خۆتی دا هونەردا چێ هاندەرت بووە چۆن بوو کە هەستت کردووە ڕێگاکەی تۆ بۆ هونەر باشە وەڵایی خۆم هەر لە سەرەتاوە پێشتر گۆرانیوانە مەوت بەڵام ئەوە نەبوو کە بڵێ بڵاوکردنەوە ئەوانە هەر بۆ خۆشی و برادەرانەوانە ئیتر ڕاستەکەی لەم کۆتایی 2019 دەستم کرد بە گۆرانیوتن پێشتر ئەموت ینی 2016 15 گۆرای مەوت بەڵام بڵاوکردنەوە یان ئەم هۆرگو ئەو شتان نەبوو هەر بۆ خۆشی خۆمان بوو ئیتر لە دواترم گۆرانیمە بڵاوە بوو چەند گۆرانێکم ئیتر هەوادارێکی باشی بوو منیش دەستم پێ کرد کۆڕی کۆبوونەوە و برادران بوو بەهۆی ئەوەی کە دەنگی خۆت وڵا پژیری هاوڕێکان و کاکامانجی خۆشەویست و دەستەکانی خۆش بێ لەسەر دەنگت شوێنێکی تایبەت تویە کە کار بکەی یا هەر ناوەڵی دەنگی خۆت ناوەڵا هەر بۆ خۆمەتم بۆ خۆم فێر بوو قەلبە ساغی خۆ لەش ساغبی بۆ گۆرانیەکانت شعرەکان خۆت دایدێنی یا شعرەکان تایبەت بۆت خۆمی نووسم مەڵا شعرەکان کێ بۆت دەنووسێ خۆمی نووسم شعرەکان بەڵێ خۆم دایدێنێ ئاوازی شەر لەگەڵ کاکامان باشە یان ماوازۆمان شاعریشی کە چ شتێک بۆتە هۆی ئەوەی کە بووی بە شاعیر و گۆرانی بێش وڵایی ئیتر ئینسانە هەرێکە و ڕێگەی گەڵ بژێرێ منیش بۆی تر زۆری گۆرانەکان تعبیر لە ژیانی خۆشمەکە بەوەی ئەوە یان بەوەی ژیانی خۆمەوە ئەنێشتا بووم بە هونەرمەند زۆربەی گۆرانیەکان کە ئەمن جۆم داوەتێ لەسەر بواری عاشقی و خۆشەویستیە ئەکسەری هونەرمەندەکانیش هەر ئەوەی دەڵێن لە ڕۆی ئیشق و خۆشەویستیەوە ئەو ئیشق و خۆشەویستی تۆ کەسایەتێکی نەفەرێکی تایبەتە یان هەر ئیشق بە هونەرە یا ئیشق بە نیشتمانە بە چییە نەفەرێکە ئیتر بۆ بەڕابردوو لە ئێستادا نەماوە یانی ئەندە ژیاندا نەماوە بەداخەوە بەداخەوە کاک هەڵمەت پێم وا بیبینەرانی خۆشەویستیش وەکو من حەز دەکەن زۆرتر کاتی بەرنامە بەو دەنگە خۆشەی جەنابەت بەسەربەرین تا ئەوەی کە بە پرسیار ئەگەر هەبێ گۆرانیەکمان پێشکەشکە بۆ بینەرانی خۆشەویست چاوت خۆش بس
نردم بۆ داوایە ڕەتدەکرایەوە هەرچی ئەواڵم بۆ نار جوابم نادرایەوە ڕەبی خوا دایکی بگرێت بە باوکو و برایەوە لە منیان کرد خزیانە باوش و کابرایەوە خۆش نییە لەلایەوە ڕۆی پێنادای هەمالە قەت ناڕوا بەلایەوە ڕۆژ و شەوم بوون بە یەک فکرما بەلایەوە دەبێت ئێستا چی بکات بەو دڵە تەنیایەوە لە سوچێکی ئەم ژینە خۆشبەختیم لە سایەوە چاوەڕێم تەواو بڵێن مەرگاتەکایەوە چاوەڕێم تەواو بڵێن مەرگاتەکایەوە خۆزگاتی حاڵی من داتی تەماڵی من سەیرت دات بەدیدە و لە گرێ و ناڵە ناڵی من دیلی داوی ناتە بەختی سیاد چاری من کە ساڵێکم ناتە زۆر بێ حاڵە حاڵی من بارم بەبێ گوڵاق خەزانە باری من گوڵ لەسەر عەرزی دڵم ناڕوێکوە بارانی من یاتا لەگەڵ مندا بووی نەبیست و شەیتاڵی من ئەی بۆچی تەنیامت کرا یاری چاو کاڵی من سابۆ دڵتەنگی بە حاڵی بێ حاڵی من ئەی سەرەتا بۆ نەتویست ببی بە حەڵاڵی من خەمم دەخوار بە خەمت کوا بۆ دوو زەواڵی من بۆ خۆشەکانی خۆت بووی بە دژ و زاڵی من دەداوێت کە بێیتەوە بۆ ڕۆژگاری تاڵی من کواوەک منت پێ دەکرێ بی بەوەی خۆشحاڵی من تازەتی مار ناکرێ برێنی چاڵچاڵی من ناتوانی سەر بخەیتە سەرسەرین و باڵی من ناتوانی سەر بخەیتە سەرسەرین و باڵی من یاڵا
ژیانە حەزرەتی بێت وەیە دایمە دەم خاتە گریان وای لە حاڵی بێ حاڵم پڕ بوومە لە خەم و ژانم خەم دەخۆم بۆ ڕابردوو ناگەڕێتەوە ژیان ژیان دراما بوایە گەڕانەوە دیسانە لەوەڵ خەدا دەوەستام کە تۆ پێم دەوتگیان ڕۆح و گیانت لێ سەندم کاتیە وشە درکان بەشیمان بووی ڕۆیشتی وازت لێ نام دیسان بریا ڕۆشتنەکەی تۆش درۆیەک باە لە نیسانە چۆن گۆڕستا پڕ بووە لە لاشەی سەردی ئینسان هێندا خەمم لە کۆڵا بە قسەی فڵان و فیسان لە گۆشەی تەناییدا سیگارێکم داگیرسان بە دیار بادەیە تاڵۆشکانی خۆمم گیرسان بە دیار بادەیە تاڵۆشکانی خۆمم گیرسان ئای بەژی تامانجیان دەستەکان خۆش دێ نەرزێ دەنگێت ماشەڵڵا ماشەڵڵا دەو تەمەندا بەڕاستی دەنگێکی خۆشت هەیە نعمەتێکە کە خوددا داوێتی کە بتوانانی ئیسفادەیەکی دروستی لێ بکەیت کاک هەڵمەت زۆربەی دانیشتنەکانت لە چۆ بووە؟ وەڵایی دانیشتنەکانم زۆربەی بڵێ نزیکی خۆمانەوە منتیقەی گەرمیان کەلار و شارەکەی خۆم ئەتراوە چەند دانیشتێکم لە شاری سێمانیش کردووە بەڕاستی بۆ هەولێر زۆر پێمەڵێم بەڵام کەمێک تەندروستیم باش نییە و بەوەی ئەوە مەجالم کەمە ناتوانم بڕۆم لە ئێستادا بەڵام بە تەمامی سەردانی هەولێر بکەم ئینشەڵڵا چونکە زۆر داوای دانیشتنم لێکەن لەوێ ئینشەڵڵا دانیشتنەکان زۆرتر تەنیا بووە یا وەڵایی دانیشتنەکان بەتەنها بووە بەڵێ تەنها بووە حەز دەکەی لەگەڵ کام هونەرمەند دانیشی؟ وەڵایی لە ئێستادا هەرەوە هەڵبژاردووە کە بخۆم هونەرەکەم پێش خەم و بەڕێوە ببەم بەڵێ حەزت بە دەنگی کام هونەرمەندە؟ هونەرمەند وەڵایی ئێستا هونەرمەند ماشەڵڵا هونەرمەند دەنگ خۆش زۆرە ڕاست بەڵام یەکی لەوانە بڵێ مەسەلەن دەنگی ئەم ڕەسەنەکانە خۆشە و گۆرانیانە گویان لێگرم بڵێ عەلی مەردان و حەسەن زیرەکەمانە گویان لێگرم ئایتر ئەمانش کاک بەرزان قەرەنجیری ئەمانە بەڵێ ئەمانە دەنگیان خۆشە وەڵای ئێستا هونەرمەند زۆربەی بە ئەم دەنگی خۆشە ئیتر هەرێکە و بەکاری بێنێت ڕاز دەکەی گۆرانی کوتنەکانت گۆرانەکانت شعرەکانت زۆرتر لە سەر سەبکی میلیە گۆرانی بێژی میلیە بەڵێ لە ئێستادا لەسەر میلیە فقط بە زمانی کوردی گۆرانی دەڵێ؟ بەڵێ وەڵایی زمانەکانی تر باش نازانم هەر کوردیەکە زۆر باشە تا ئێستا بۆ لە دانیشتنەکانت خدای نەخواستە کێشەیەت بۆ بێتە وەڵایی سوپاس بخۆنە شتیوانە بووە ئەم دانیشتن بۆ کەسێکیش کردووە کەسانێکی بەڕێز بوون و هیچ کێشێکمان نەبوو نەزەرت نییە مەسەلەن بۆ دانیشتنەکانت لە دەرەوەی عێراقیش بەجێبێنی لە ئێران یان لە وەڵایی بەپێی کات و مەجاڵ ناڵێم کەمێک تەندروستیم باش نییە بۆ شوێنە دوورەکان ئەوە ناتوانم سەردام بکەم و بڕۆم بەڵێ باش دەبێ ئینشەڵڵا ئەوەندە بزانم لە سوسیال میدیادا بینەرت بەڕاستی زۆرە ماشەڵڵا دەنگەکەی خۆشت هەیە کام گۆرانیت بۆتە هۆی سەرکەوتنتدا سوسیال میدیادا؟ وەڵایی ئەو گۆرانی بە کوردی خۆمان بڵێم بەندە ئەوەی کاڵێ گرێوێشقم لەسەر مێزی ئەو برایەوە ئەو گۆرانیان زۆر دەنگدانەوەیکی باشیە بوو تا ئێستا گۆرانێکی کە بووە کە بیڵێ و دەڕەدەیوی بێتەوە؟ ئەوەشە بووە بەڵێ لە سوسیال میدیادا دەست بەرنامەهایەک زۆرتر بەکاربێنی یوتیوب فەیسبوک خۆم شخصی ئەم جام تیکتۆک کورتە ڤیدۆوانە بۆ بڵاوکردنەوە بەڵێ ئەوانەم بەکاربێنی ئەرە وەڵام هەمووی بەکارهێنە یاخوا لە ساغ و تەمەند درێژبی بەڵام پێجێکی خۆشمەوە ئیتر فەیسبوک ومانە خۆم پۆستێکم ئیتر یوتوبیش کامێرەمانەکە کە دانیشتنەکانەکەین ئەو بڵاوێکاتەوە کامێرەمانخوا لەش ساغبی ئەگەر گۆرانی کە لە نزەردا هەیە فەرموباتە خزمەتدا بینی بێڵێ
لەم شەو بێزارت کردم بێقەراری یارت کردم مەتاجی دەستی خەیاڵ و مێڵی کوچە و شارت کردم ئەی دڵم شەو بێزارت کردم بێقەراری یارت کردم مەحتاجی دەستی خەیاڵ و مێڵی کوچە و شارت کردم ئەم شەو ڕێگەت پێکردمە بەرندامە و ناچارت کردم ڕێگە دەبڕم بۆ لای ساقی ئەم شەو تۆی خومارت کردم ڕێگە دەبڕم بۆ لای ساقی ئەم شەو تۆی خومارت کردم سۆز و بەزەیەک بۆنیە لە دڵ و دەروونت بۆچی یاشتم ناکەیتەوە ئاسوودە بکەی دەروونت دەی ڕەحم و سۆز و بەزەیەک بۆنیە لە دڵ و دەروونت بۆچی یاشتم ناکەیتەوە ئاسوودە بکەی دەروونت سەیرێکی چاوم ناکەی بەنیگا و بە چاوی ڕوونت بۆ دەبێت تۆ بەجێم بێڵی منیش هەر ببم زەبوونت بۆ دەبێت تۆ بەجێم بێڵی منیش هەر ببم زەبوونت زانەی تۆ بووە بە پۆستەر چوین و تاوێتی لە ئاسمان دەی لە ڕاوشتی مندانیا خیانەت و خۆ بەزر زانەی تۆ بووە بە پۆستەر چوین و تاوێتی لە ئاسمان دەی بۆ کێو بۆچی دڵت گۆڕی کەوتە نێوانماندا بڕان بە قسەی کێ بوو هەڵخەڵەتایی بە قسەی منداڵێکی نەزان بە قسەی کێ بوو هەڵخەڵەتایی بە قسەی منداڵێکی نەزان خۆش و ئاسان لەبیر نەکەی ئەوە تۆ بووی دەرد و خەمت بە من ئاسان ئەوەی ناوی دەرد و خەم بوو نەبوودە ژیان خۆش و ئاسان لەبیر نەکەی ئەوە تۆ بووی دەرد و خەمت بە من ئاسان ماڵ و بۆ پارە و سەروەت و سامان ئارامیت لە من بڕیوە خوا خۆی کارت بکاسان ئارامیت لە من بڕیوە خوا خۆی کارت بکاسان
کاک هەڵمەت مەرزێ دەنگت کاک هەڵمەت هیچ شارەزاییەکت لە ئالاتی موسیقی هەیە؟ وڵایی شارەزاییەکی وام لێ نییە نا تەنها ئەم هەنێک ئالاتی هەواییەکانە وەک مەسەڵەن دەف تەپڵ ئەمانە کەمێکی لێزانمەوانە. مەرجە هونەرمەند شارەزایی لەو ئالاتی موسیقیە هەبێ؟ بەڵێ وەڵای گرنگە کە بزانێت چکە بۆ ئەوەی زیاتر تێکەڵی هونەرەکە بی جوان گۆرانەکان ئاداکەی یان پێویستەکات کە بزانیت. بۆچی هونەری میلیت هەڵبژارد بۆ هونەرێکی دیکەت هەڵنەبژارد؟ وڵایی هونەری میلی ئێستا زیاتر باوە سەردەمیە و بۆ ئەوەی یان ناو بانگێک و نایەک بۆ زیاتر ناو کۆمەلگادا باوە ئێستاکە. ئەو هونەرە هیچ بەرژەوەندێکی بۆ ژیانت هەبوو بۆ بژێوی ژیانت؟ وڵایی پێشتر نەبوو بەڵام ئێستا بەڵێ ئێستا بژێوی ژیانم لەسەرەوەیە. بەڵێ دەستخۆشانیت لێ دەکەم وردە وردە دەگەین بە کۆتایی بەرنامە بەڕاستی حەزم دەکرد زیاتر لە خزمەت جەنابەت دابین هەلبوو بۆمان هەڵکەوت بوو کە ژۆمان لەو دەنگە خۆشە دێمە بەداخەوە ماوەی بەرنامەکەمان زۆر کورتە. کاک هەڵمەت لە کۆتایی بەرنامەدا چیت هەیە بۆ کاناڵی دموکراسی؟ بەڵێ دەستخۆشتان لێکەم بەرنامەیەکی جوانە بۆی وای سەرکەوتوو بن و لەشتان ساغ بێت دەستخۆشی بۆ برایانی کامێرەمان و جەنابەت هیوادار مەرج سەرکەوتوو بن و ڕێز و سڵاو خۆشەویستیم بۆ ملایەک سەرکەوتوو بن. سپاس. دەستخۆشانی بە خێراتنی دووبارە لێ دەکەمەوە دەستی کاک ئامەند جەمیلیش خۆش بێ. بینەرانی خۆشەویست و ئەزیز دەستخۆشانی لێ دەکەم کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون. دەستخۆشانی دەکەم لە برادرانی مسەور کاک دلێر قەرەداغی کاک ئاکام سەلاح هەروەها هاوکارانی بەرنامە کاک دیدار حەسەن محەممەد نامۆ کاک بێستون زۆر سپاس دەکەم لە بەڕێوبەری سلەیمانیە کاک هونەر هەتا بەرنامەیەکی دیکە و کاتێکی دیکە بە خوددا و دەسپێرم خوددا و لەگەڵ بێ. ئاواشیۆم گۆڕاوە کانی پڕکردیوە مێسا گۆمی لێڵاوە خەم بۆ شوێنی تەناییم وا شاڵاوی یەناوە یادەکانت بەدایما ئێرشی بۆ مێناوە محتاجی ڕووی جوانی تۆم تۆش ڕوومەکە بەولاوە زولفی وەکو زنجیرێک لە بەختی مناڵاوە خدا بەزادت قەسەم خەندەم لە لێو تۆراوە بەڵام لەسەر پەیمانم دڵم لێی نەگۆڕاوە ساکەش بینەوتم لەسەر چی لێم تۆراوە بێوەی وشەیەک بڵێم لێمی کردوە ماڵاوە بێوەی وشەیەک بڵێم لێمی کردوە ماڵاوە کەسێ بۆ مینە سڕی فرمێسکی ئەو چاوانم هیچ کەستی ماری نەکرێ ئەو زام و برینانم
ساڕێژی نەکرد ئازاری ئەو خەمانم هیچ کەس نەبوو بە شیفا بۆ دەردە بێ دەرمانەمە هیچ کەس نەبوو بە میوانە لەو ماڵە وێرانەمە هیچیان نەبوون بەڕاستی یەکیە لەو خەونانم هیچیان بەدیناتم یەکێ لەو ئاواتانم پێکەنینی تیانە بوو ساتیە لەو گریانم پێکەنینی تیانە بوو ساتیە لەو گریانم لحالم تو بو نازانی زالم هردم لخیالی تون موشو بیرو خیالم دنیا کردم ڕۆیشتی نەمایتەوە لە پاڵم سەرد و سڕ و بیاستا بێ توامی شەماڵم شیرینی بێ سفەتا دایما عاشقی تاڵم تاڵ ڕاستیەکان دەردەخات لە درۆ بێ هەواڵم سەگ بیخواردا باشتر بوو بەزایە چوو چەند ساڵم بۆ بێسفەتێک سەرفم کرد یە سار و دوورەجاڵم بۆ بێسفەتێک سەرفم کرد یە سار و دوورەجاڵم جارێ خەمی خۆم ناخۆم سوور دەزانم بۆم نابی چی بکەم ناتوانم بڕۆمە چوویتە دەمار و خوێنم خۆش درم ئەوێی لە خۆم باوەڕکایی بم نییە هەر نەخۆشی دەسی تۆم بێڵە بمێنمەوە با لە ژیانت نەڕۆم هەی دڵت نەرم دەبێ هاوار خۆشەویستی خۆم عشقم لە دڵکەم ناکات بوویتە بەڕووبار و بۆم گەر بەدەستت نەیێنم دڵنیام سەری خۆمە خۆم گەر بەدەستت نەیێنم ئیتر لە ژیانت دەڕۆم من باسی سەفەر ناکەم بۆ دنیاکەی ترە ڕۆم من باسی سەفەر ناکەم بۆ دنیاکەی ترە ڕۆم